شكل شروط يويك چێلگەی پەلەوەری دانەی ئەبێ مۆڵەت یعنی ئەبێ خاوەندارێتی زەوی یا عەقد بێ یا خاوەندارێتیشی ڕەسمی تەبێ بەڵام بۆ ڕێگرن ئەمانە بخۆی بۆتە جێی پرسیارێ من نووسراومان کردووە کەوتومانە و زەویانێکی کێشیان لەسەر نییە ئەگەر ئیتفاعیشە باجارێ بەدەست ئەو جوتیارانەوە بێ مامەڵەکانیان ڕایی بکرێت لە کاتی دانانی شێلگەیکی پەلەوەری با ئەتیماد بکرێتە سەری تا ئەو کاتێک کە معالەجا کرێت چونکە ئەمە وای کردووە شێلگە پەلەوەرەکان هەنێکیان مۆڵەتیان نییە چونکە یەکێک لە شروطی ئەوەی کە چێلگەیکی پەلەوەری دانەی ئەبێ مۆڵەت یعنی ئەبێ خاوەندارێتی زەوی یا عەقد بێ یا خاوەندارێتیشی ڕەسمی تەبێ ئەمە نییە لای کورد نیەتی چونکە زەوی باوەپیرێتی ئەحەقێتی لێ سەرراوەتەوە بۆیە بازگەکان کێشیان بۆ دروستەکەن لەسەر ئەو بە بەیانەوەی ئەوەی کە مۆڵەتیان نییە خۆی بازگەکان بە شێوەیە کەگەر مۆڵەتیش بێ مشکلت بۆ دروستەکەنی جاوەرە مۆڵەتیشت نەبێ و کوردیش بی یان تورکمان بی بۆیە ئەمانە کێشەی گەوران ئەمە پێویستەکە جەنابی سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیعەت سوودانی بڕیارێکی تۆکمەی لێبدا چونکە ئێمە نەتیجە هەمومان خەڵکی وڵاتەین من هەموو کاتێک شوتومە هەر سەرکردەیەک ئەگەر عەرەب بێ ئەگەر کورد بێت ئەگەر تورکمان بێت ئەگەر بە یەک چاوسەری هاوڵاتیەکانی کرد هەموو هاوڵاتیەکان ڕەنگە مرتاحتر بن و